بسم الله الرحمن الرحيم. الحمد لله العزيز الغفار الذي خلق الإنسان من صلصال كالفخار، وخلق الجان من مارج من نار، وأرسل الجبال وأجرى الأنهار. برزان خۆشەویستان، یەکێک لە نەخۆشیەکانی دڵ کە بەڕاستی پێویستە مرۆڤ زۆر ئاگای لە دڵی بێت، چونکە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام مضغەیەک پارچە گۆشتێک لە دڵدایە، ئەگەر هەر کاتێک ئەو پارچە گۆشتە تێکچوو هەموو ئەندامەکانی لاشش تێکەچێ. ئەو پارچە گۆشتە تێکچوو دەستیش تێکەچێ بەوەی کەوا تاوان بەدەست ئەکات. ئەگەر ئەو پارچە گۆشتە تێکچوو زمانیش تێکەچێ غەیبەتی خەڵک ئەکات. ئەگەر ئەو پارچە گۆشتە تێکچوو چاویش تێکەچێ زیان بە خەڵکی ئەگەێنێ. ئەو پارچە گۆشتە تێکچوو هەموو ئەندامەکانی لاشە تێکەچێ. بۆیە پێویستە زۆر مرۆڤی مسلمان ئاگاداری ئەم دڵی بێ. بەڕاستی جایەکێک لە نەخۆشیەکانی دڵ بریتیە لە حەسوودی. ئیمامی جورجانی ئەفەرمووی ئەلحەسەد، کە باسی حەسوودیمان بۆکە ئەڵێ حەسوودی بریتیە لەوەی تەمەنی زەوالی نعمەتی المەحسوود إلى الحاسد. حەسوودی بریتیە لە چی؟ ئەفەرمووی حەسوودی بریتیە لەوەی کە من تەمەنای ئەوە بکەم کە ئەو نعمەتی خوای پەروەردگار داوەتی بەو برادەرم بەو ناسیارم، خوای پەروەردگار ئەو نعمەتە لەو بسەنێتەوە و بیدات بە من. ئەوە پێوترێ حەسوودی. ئیمامی زەجاج ئەفەرمێ لا ينبغي أن يتمنى الرجل مال غيره ومنزل غيره. هەرگیز نابێ مرۆڤ بە تەمای ماڵی خەڵک بێت، سامانی خەڵک بێت. بۆ ئەلێ فإن ذلك هو الحسد، چونکە ئەوە بریتیە لە حەسوودی کە من تەمەنای ئەوە بکەم کە جیرانەکەم فڵان خوای پەروەردگار خانوویەکی چاکی پێبەخشیوە، خوای پەروەردگار ئەو خانوو چاکە لەو بسنێتەوە بیدا بە من. خوای پەروەردگار سیارەیەکی چاکی بەخشیوە بە براکەم، خوای پەروەردگار ئەو سیارەی لەو بسنێتەوە بیدا بە من. ئەوە بریتیە لە عینی حەسوودی. بە هەمان شێوە باجی فەرمێ حەسوودی بریتیە لەوەی کەوا ئیمامی باجی ئەن تونافسە ئەخاکە، ئەوەیە کە منافەسە بکەی لەگەڵ براکەتە في الشيء، منافەسەی بکەی لەگەڵیا لەسەر شتێک حتى تحسده عليه. منافەسی لەگەڵا بکەی، منافەسی لەگەڵا بکەی، منافەسی لەگەڵا بکەی حتا وەکو حەسوودی پێ بێ. فيجر ذلك، جا ئەم حەسوودیە بەس بەوە ناوەسێ، ئەمە وات لێەکە فيجر ذلك إلى الطعن، ئەمە وات لێەکە کە تعنی لێ بدەی، لە مەجلیسەکانە گاڵتەی پێ بکەیت، تۆمەتی پێ ببەخشی، والعداوەتی وەوەت لێەکە کە دژایەتی بکەیت. ئەو بڵێ ماست ڕەشە هەر لە خۆتەوە ئۆتۆماتیکی حەز لێ بڵێ ماست سپیە، ئەو بڵێ ماست سپیە هەر لە خۆتەوە ئۆتۆماتیکی حەز لێ بڵێ ماست ڕەشە. فذلك الحسد. ئەفەرمێ ئەوە بریتیە لە حەسوودی. بەڕەزان، حەسوودی دینت دا ئەماڵێ، دینت دا ئەتاشێ. لە سونەنی ترمیذیە بە 2510 فەرمودەیەک هاتووە کە زوبەیری کوڕی عەوام ئەیگەڕێتەوە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێیەمی فەرموو جارێکیان دەب ئیلەیکم داء الأمم قبلكم. ئەوە خەریکە دا و چۆڵەی دەردەکەی ئومەتەکانی پێش خۆتان تووشی ئێوەشە بێ. ئەو دەرد و بەڵاو و مصیبەتەی کە تووشی گەلانی پێش ئێوە بوو خەریکە تووشی ئێوەشە بێ. الحەسەد والبەغضاء، کە بریتیە لە حەسەد حەسوودی بردن بە یەکتری، والبەغضاء وەڕقلێبوون لە یەکتری. جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هي الحالقة، ئەم حەسوودیە حالقة داماڵێنەرە. فەرمووی لا أقول تحلق الشعر، من ناڵێم ئەم حەسوودیە پرستان دا ئەماڵێ و دا ئەتاشێ، ولكن تحلق الدين، ئەم حەسوودیە دینتان دا ئەماڵێ، دینەکەتان دا ئەتاشێ، دینتان تیایە ناهێڵێ ئەم حەسوودیە. بەڕەزان، ئەم حەسوودیە بەڕاستی پێتان بڵێم لە دڵی ئیماندارە جێی نابێتەوە. هەروەکو لە سونەنی نەسائیە هاتووە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام، ئەبو هورەیرە فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لا يجتمعان في قلب عبد، کۆ نابێتەوە لە دڵی بەندەیەکە الئیمان والحەسەد، حەسوودی و ئیمان بەیەکەوە لە دڵێکە جیان نابێتەوە. ئەگەر حەسوودی لە دڵتا هەبوو بزانە ئیمان نییە.
ئەگە ئیمان هەبێ ئەبێ حەسوودی نەبێ. بەڕێزان کەسی حەسوود هەرگیزا و هەرگیز نابێ بە عالم، نابێ بە زانە. لە سونەنی دارەوین بە 298 فەرمودەیەک هاتووە کە عەبدوڵڵای کوڕی عومەر خوای پەروەردگار لێی ڕازی بێ ئەفەرمێ لا يكون الرجل عالما هەرگیز پیاو نابێ بە عالم بە زانە حتى لا يحسد من فوقه حتا وەکو ئەو کاتەی کە وای لێ دێت حەسوودی نەبات بەسەروی خۆی، مادام حەسوودی ببە عالم نییە. ولا يحقر من دونه ونابێ بە عالم حتا ئەو کاتی وای لێ نەیات کە گاڵتە نەکات بە خوار خۆی، وهتا ئەو کاتەی ولا يبتغي بعلمه ثمنا نابێ بە عالم هەتا ئەو کاتی وای لێ دێت کە هیچ ئامانجێکی نییە لە عیلمەکەی کە پارە و سەروەت و سامانێکی دنیای بەرز بهێنێ ببۆنی عیلمەکەیەوە. بەڕێزان ئەم حەسوودیە بەڕاستی ینی پێش هەموو خەڵکی خاوەنەکەی ئەکوژێت. لە معاویەوە هاتوو معاویەی کوڕی ئەبوو سوفیان ئەفەرمێ ليس في خلال الشر خلة أعدل من الحسد. بەڕاستی لە صفەتە خراپەکانە هیچ صفەتێکی خراپ نییە هاوشێوەی حەسوودی بێت، یعنی هاوتای بێ لە خراپیە. چونکە ئەم حەسوودیە فإنه ئەم حەسوودیە يقتل الحاسد کەسی حەسوود خۆی ئەکوژێت قبل أن يصل إلى المحسود. يعني من حەسوودی بە براکەمە بم پێش براکەم ئەم حەسوودیە خۆم لەناوە بە دایم بیرەکەم و براکەم ئەوەی هەیە ئەوەی نییە، لەوە لە پێش ئەوم لەوەیە ئەو لە پێش منە، لەوە ئەوەی کڕی ئەوەی نەکڕی. وای ئەمە ئەبێتە ینی تووشی شەکرە و تووشی سیر و سەرەتان مەکە. بەڕاستی حەسوودی پێش ئەوەی خەڵکی لەناو بە خۆت لەناوە بە. بەڕێزان ئەم حەسوودیە بەڕاستی لە نیفاقەوەیە. فوضەیلی کوڕی عیاض ئەفەرمێ لە حیلەت الأولياء هاتووە لە مجلدی 895 ئەفەرمێ فوضەیلی کوڕی عیاض الغبطة من الإيمان. غبطة دريتي الإيمان، غبطة واتايسي يعني غبطة وحسودي ليك وتوضي النزيكن. غبطة يعني خواي پروردگار نعمتك بخشو بفلانة برام نعمتي إيماني بي بخشو بونمونا من حزكم خواي پروردگار أو نعمتك ببخشو بمنيش ببي أوي حزبكم خوالاوي بسنته أو بيوتر غبطة. بلام أقر من حزم كرت خواهی پروردگار نعمتك لو بسنته بيدا بمن يا نيدا بمنش بس لو بسنته أو بيوتي حسودي. جاء فضل كل عياضة فرمي غبطة لإيمان ويا والحسد من النفاق. بلام حسودي لنفاق ويا هركز حسودي تيابو حسودي ببراكي بد حسودي بخشككي بد حسودي بجيرانكي بد بابا زاني أما نشانينك بسياري لسر أما منافقة يا منافق نية. إن جاء فرميه والمؤمن يغبط ولا يحسد. براسي إيمان دار غبطة أبا حسودي نابا، والمنافق يحسد ولا يغبط. برام كسي منافق حسودي أبا غبطة نابا. جواز لك كتير منبوكا والمؤمن وفرميه كسي إيمان دار يستر ويعظ وينصح. كسي إيمان دار به هلا جاكي لكسيك بيني دايا بوشي نصيحتك أمشجاريك بلام والفاجر بلام كسي فاجر تاوان با أجر بينجي كسي كتير وغريك تاوان خليك تاوانا غلط لك توجبوا توشيني تاوانك بوا يهتكو حياة با هتكي أو سترك يعني أشكراك فصحيك ويعير حياة با ويفشي بلا ويكاتو بنا وخلقيا أما خوي تاوان بارا بوي تاواني خلق بلا ويكاتو. بەڕێزان ئەم حەسوودیە ئەخلاقی کەسە خراپەکانە. بە هەمان شێوە معاویە فەرمێ الحەسەد من ئەخلاق اللئام. ئەم حەسوودیە لە ئەخلاقی کەسە خراپەکانە وتركه من أفعال الكرام ئەوەی حەسوودی نەبێت نیشانە ئەوەی لە پیاوە بەڕێزەکانە. ولكل حريق مطفئ ئەفەرمێ هەموو ئاگرێک کوژێنەرەوەیەکی هەیە شتێک هەیە کە ئەم ئاگرێ پێ بگوژێنیتەوە. بەڵام ونار الحەسەد لا تطفأ. بەڵام ئەو ئاگری حەسوودیە کە لە دڵتا هەڵکراوە هیچ شتێک نییە بگوژێنێتەوە، هیچ شتێک. ئەبوو لەیثی سەمەرقەندی فەرموویە لەیسە شەیء من الشر ئەضەڕ من الحەسەد ئەضەڕ من الحەسەد. لە صفەتە خراپەکانە هیچ شتێک نییە زیانی زیاتر بێ لە حەسوودی.
لأنه يصل إلى الحاسد لبروي أو أيجين بكسي حاسد كسي حاسد يعني من حسود بونمنا أو حسودية بيش خلقي من توشي كومالك اشتكى على يصل إلى الحاسد خمس عقوبات من توشي بين سزاءك بين عقوبة توشي منك قبل أن يصل المحسود بيشوي من بم حسودية زيان بخلقي بقينم بين زرر بخو بقينم يا كم أنا فرميه أم حسودية بو كسي حسود أبيت غم لا ينقطع توشي خم غميكي أكا أم كسد دائم لبير كرنوايا دائم خم أخوة دائم غمبالة نبراوي أم خمي بهر دوامي أخوة فلانة كس فلانة سياري كري خمي لي أخوة فلانة كس بونمونا سروتو سامانكي باشي بدرا خمي لي أخوة فلانة كس خانيكي جواني هي خمي بي أخوة وهي كسي حسود دائم خم أخوة دائم والثانية دوام زرك لخويا دا مصيبة لا يؤجر عليها وراسي أما مصيبة لك كتوشي بوا كباداش تشي لسر نادرته مصيبة لك يعني توجوا خفت له أخوة أو شتي بيبدري خفتي لي أخوة أو شتي بيبدري بخفتي بي خفت له أخوة خفت له أخوة باداش تشي نادرته والثالثة مصيبتي سيم يعني زياني سيم كالأخويا دا كسم مذمة لا يحمد فيها لا يحمد بها براسي مشتيكا كبس زم أكري هرجيزة وهرجيز كسنا يستاشب كان كسك حسود. والرابعة زياني توارم أم كسا يسخط عليه الرب فالوردقار لخوت رأك يعني كسك حسودة حسودي ببراكيبة بخشكيبة بجريانكيبة بابزاني خوي فالوردقار ليتوري. والخامسة بينزم زيان كالأخويدا تغلق عليه أبواب التوفيق درجة كان توفيق وهداية برودا داخل أم كسا حسودا يعني حقي بجوادر نايبستي وكو أوا بجوا هرنا درافي كسي حسود برزان براسي أروح باس ما كان هرجيز أم حسودا مرتاح نية احنا في كوري قيس فرميه 5 هن كما أقول بينشت هي توني ألين بوتان أو هاي لا راحة لحسود حسود قد إسراحت نية شوك أو لمالي خوي دانشتوا بموبايلك يسيلك فلانا كس خوي قول نعمتك ببخشي وخميلي أخو أروات بنجيك بيركاتو بفلانا براي سياريك تازي كريو أوها موديل برز خميلي أخو الرب ما ربرنا كسك بين قاتلك الجواني لبرا توصي قوزة خميلي أخو بويها حسود هرقيز مرتاح نية هرقيز إسراحت نية ولا مروءة لكذوب شتي جوام عليها كسك دروزن به هرجيز أو هرجيز كساتينية هذا ناو خلقة سوكة رسواية خلق حسابي بناك ولا إخاء لملول ولا حيلة لبخيل ولا سودد لسيء الخلق معنى بيسمان بمعنى النير برزان أم حسوديكي بيش أو إلا خلقي بيقانو نسبك حسودكي لكسن نزيكا كان يخوي ودسبيكا لمعلو من الله كي خوي لبراو كان يخوي لدايكو باوكي خوي ودسبيكا ابن المقفع عليه الحسد حسودي خلق دنيء روشتكي زعنا عشرين وبيزراوة ومن دناءته هل بيزراوي وناشريني أم حسودي أو يكوا أنه يبدأ بالأقرب فالأقرب وات ليكا كتو حسودي بي بنزيك ترين كسي خود كخزانة كتا وات ليكا حسودي بي بنزيك ترين كسي خود كلاقوش تخويني خوتا كبراكتا مرزان خلق بردوام لخير دان حتى وكو أو كاتي حسوديان تيانيا لا يزال الناس بخير بيغمر فرمي عليه الصلاة والسلام خلقي بردوام لخير دان ما لم يتحاسدوا ما دام حسودي بيكتر نابن كحسوديان بيكتر بر أما السرتاي شر يعني نشاني أويك أمانة براستي خير أنت أنا ما لكوتايا برزان حسودي براسي نشاني أويك أم كسك حسودي أباب فلانة كز نشاني أويك أما لقدري خوي پروردگار رازينية وهبي كوري منبه أي فرمو أخبر الحاسد هوال بدأ بكسي حاسد أنه لم يرضى بقضاء الله تعالى كأم كسا رازينية بقضاء وقدري خوي پروردگار وايدانا وكأم كسا خوي پروردگار أو سيارة جواني بيه ببخشه
بەڵام ئەم ڕازی نییە پێی و پێی ناخۆشە و حەزەکە خوا لێی سەنێتەوە بەدەستی ئەم وایە ئەو سیارە جوانی نەبەخشی بە براکەی بۆی بەڕاستی ئەم حەسوودیە بەڕێزان دەرد و بەڵایەکی زۆر گەورەی بۆ خاوەنەکەی بێزگە لە خەڵکی جای بگا بۆی کەوا بەڕاستی جای وایە سەرکێشە بۆی ئەم حەسوودیە وای لێ کام کەسە ینی بە چاوی تووشی چاوپیسیەکە ینی چاو لە خەڵکەدا ینی خەڵک ناوێری لە پێشی ئەم شتێکی جوان و ڕێک بکاتە بەری لەترسی ئەم حەسوودی پێ بە چاوی لێدا تووشی بەڵاو ناخۆشیەکە بەڕاستی پێویستە مرۆڤ دایم بەردەوام يعني محاسبة لقل نفسي خويا بك إمام عمر فرمي حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا محاسبة لقل نفسي خوتانا بكن ورن بزان عيب تانسيا شعيب يقدر دلتانا هيا ورن دلتان باك كانوا قبل أن تحاسبوا بيش ولا روج قيامتها محاسبتها لقل بكري لقل دانا بداني كردا وكاني زمان تان كردا وكاني لاشتان كردا وكاني دلتان ورن بزان دلت بك وشقي بك بزان حسودتيا أجر حسودتيا إستا دري بهنا باشترا وقلوا اللي روج قيامتها ببێت بە بار بەسەرتەوە تووشی کۆمەڵک تاوانت بکاو بەرە و دۆزەخت ببە پێش ئەوەی بگەیتە ئەو ڕۆژەکە يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه ئەو ڕۆژە هێندە سەختە بەخوا باوک لە مناڵەکەی ڕاکە دایک لە مناڵەکەی ڕاکە مناڵ لە برای و لە خۆشەویستەکەی و لە هەموو کەس ڕاکە بەس خواخوایەتی خۆی نەجاتی بێ خۆی ڕزگاری بێ جا پێشەوەی بگەیتە ئەو ڕۆژە سەختە وەرە ئالێرەیە دانیشە 5 دقە مراجعە و محاسبەی نفسی خۆت بکە بزانە حەسوودی تایە یا تیای نییە ئەگەر تایەتی پێویستە ئیشی لەسەر بکەیت تاکە ناڵێم یەکسەر چاکی بکە یەکسەر دەریکە لەوانە خۆ پیسیەک نییە بڵێ پیسیە نییە بڵێ دەرێکم و تاوەتیای نامێنێ ڕۆژ بە ڕۆژ بە دوای ڕۆژ هەوڵت چاری بکە یعنی لەگەڵ ئەو چارەسەرانی کەوا زانایان باسیەکەن ئەلەن کە تو حەسوودی بەکیە بێ بڕۆ چاکەی لەگەڵا بکە بڕۆ ڕێکی خۆش ینی بۆ فڵانە کەس براکەت ینی حەسوودی پێ بێ کە سیارێکی جوانی کڕیوە بڕۆ دەستخۆشی لێ بکە بڕۆ زۆر بە جۆش و خڕۆشەوە بڵێ براکەم پیرۆز بێ یاخوا زۆرم پێ خۆش بوو با لە دڵیش تا ئەوە نەبێ تۆ بیڵێ بەرە حەسوودەکەت نامێنێ بەرە حەسوودەکەت لاوازە بێ لە کۆتای داواکەی لە خۆی پەروەردگار یا الله بخاتری ناوە جوانەکان بخاتری سیفاتە بەرزەکان یا الله لە تاوانەکانمان خۆش بوو حەقمان بە حەق پێ نیشان بدە و ناحەقمان بە ناحەق پێ نیشان بدە یا الله دڵمان بپارێزە لە حەسوودی یا الله هەر کەسێک حەسوودی لە نێو دڵیا هەیە یا الله دەری بهێنە یا الله بمان پارێزە لێی یا الله بمان پارێزە لە شەڕی حەسوودی یا الله بخاتری ناوە جوانەکانت هەر کەسێک حەسوودی لە نێو دڵیایەتی خەمی پێ خۆیا الله بووە بە بەڵا پێوەی پەروەردگارە بۆ خاتری ناوە جوانەکانت ڕزگاری بکە لەو حەسوودیە ڕزگاری بکە لەو حەسوودیە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على رسول الله وخاتم النبيين والمرسلين والسلام عليكم ورحمة الله وبركاته